من بەڕاستی دەبێ ساڵە کە لە خزمەتی جەنابی کاک بەرهەمام ئەوتە من وەک بەرای گەورە تەبعاً و هەمیشە بە زەوق دیومە، یعنی کریێشن و خەلاقیەتی ئەم برادەرە لە زۆر شتە هەیە. هەندێک کەس هەیە کە فقط لە یەک بارە لە یەک مۆزوعە، بەڵام جەنابی لە کۆمەلگا خەلاقیەتی هەیە دڵەکان بە یەکۆ نزیک بکات و دیسپلین دابنێت. ئەمانە ئەو شتانەیە کە ئەمەش کە ئەی بینبیەکێ لەوانەیە، چون من ئارەزوم ئەوە بوو کە گۆرانی و موزیکی کوردی کە بەڕای من تەعەسسوب نییە، مۆهبەتێکی تەبعاً ئیلاهیە، بەڵام زەوق و دیسانەوە هونەرێکی بێوێنەیە. هیچ ملەتێ لەم دنیا نییە 20,000 مێلۆدی هەبێت، هیچ ملەتێک. نازانم چاینا بەڕاستی نازانم، بەڵام تا ئەو ڕادێ بزانم لە منتەقەی ئێمە و لە ئاسیا بەعام هیچ ملەتێ نییە 20,000. ئەوەی ئێماڵین 20,000 کۆمان کردوێتەوە هەیە، زیاتریش تەبعاً لەوە هەیە، خۆ نەچوون گوندەکان بگەڕین. ئەمەیە کە بەڕاستی هەرچی باسی سەبارەت بە موزیک و گۆرانی بیگرن کەممان کردووە، چونکو گۆرانی شێعرە، ئەدەبە، مۆزوعە، سیاسەتە، ژیانە، ژیانەوەیە، یعنی یەک بۆعد نییە، دەیان بۆعدی هەیە. و ئەو ئەبعادە بووە کە ئیمڕۆژ تا ئەمڕۆ گۆرانی کوردی ماوەتەوە. بۆچی؟ خەمڕەوێن بووە، هەر کەسی شتێکی هەبووە بۆ خۆی بیڵێت، و ئەو خەمە گەورەیە کە هەمیشە ملەتی ئێمە هەی بووە، غەمێکی نهێنی کۆمەڵایەتی گشتی، هەر کەس و بە شێوەیەک لەگەڵ مێلۆدیکە خۆی ئاشنا کردووە و دائیم ئەوە ئەڵێتەوە بۆ خۆی و خۆی ڕفرەشەکات. من تەبعاً یەکی لە ئارزوەکانم ئەوە بوو کە کوردستان هەرچی زووتر پێش بکەوێت و بەشێکم هەبووە لەو بەشە گەورەیە کە موزیک و گۆرانی کوردی چه خزمەتێکی بە ملەت کردووە، ڕۆحی پاک کردوێتەوە و حتا جورئەتی داوە پێ. یعنی بۆ هەموو مۆزوعەکان ئێمە گۆرانیمانەیە، شێعرمانەیە، شێعرێکە بە گۆرانیەوە بیڵێت. ئەمانە ئەگەر تەبعاً قەزیەکە گەورەیە، ناتوانین بچووکی کەینەوە، لە ساڵێک و 10 ساڵ 20 ساڵ نییە، ئەبێت ئەوەی کە ئێوە ئەیکەن و ئەتوانن بیکەن بە شێوەیەکی ئەکادمی تایسە نەکراوە، بنەڕەتێکی پێم وایە دروست دانراوە. شەرت ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەوانەیە کە موزیسیانن، گۆرانی بێژن، دەنگخۆشن، هونەرمەندن، چون فەرق ناکات گۆرانی و موزیکیش بەسراوە بە فیلم و سینەمایشەوە هەروەها. ئەمەیە کە ئارزوم ئەوەیە کە جەنابی کاک بەرهەم بەڕاستی پشتی قەزیەکە بە جددی بگرێت و تەبعاً لە هەر منهەیەکە، لە هەر کارێکە هەیە باشتر، هەیە نەباش، فڵان ئەوانە هەڵبژاردننی ئەمانەش زۆر مشکلە کە تیمێک دروست بکەن کە ئەو تیمە بتوانێت وەکو هێزێک بیداتەوە بە ملەتەکەی، بەڵام ئەو هێزە بتوانێت لە سنووری کوردستان بچێتە دەرەوە. ئەمە شەرتە تا مێلۆدیی ئێمە، گۆرانیگەل ئێمە، سۆنگڕایتەرەکانی ئێمە نەتوانن ئەم گۆرانیە بەرنەدەرەوە هەر لە شوێنی خۆمانە ئەوەستی. ڕاستە بۆ خۆشمان مفیدە، بەڵام دنیا هی ئەوەیە، دنیا بۆ هۆنەر مەرز ناناسێت، نییە مەرز. بەس ئێمە بەهۆی ئەو مشکلاتە کە ئەمانە لە کۆمەلگا سەدان ساڵە نەمانتوانیوە گۆرانیەکانمان، زەوق و سەلیقەکانمان، مێلۆدیەکانمان ببینە دەرەوەی وڵات، کە ئومێدوارم ئەم دانیشتنە، ئەم کۆبوونەوە ببێتە دەسمایەک بۆ داهاتووی گەلەکەمان، هونەری گەلەکەمان. و دیسانە من سپاسی جەنابی دکتۆر بەرهەم بکەم لەگەڵ هەموو ئەو کەسانێک کە هاوکاریان کردووە بۆ
ئەم دانیشتنەوە ئەم سەرەمۆنیە گەلێ سپاس.